سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم تالب ئەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران کەم هەفتەیەش کۆمەڵی بابەت و نامە و پرسیاری ئەوەی خۆشەویست لە خۆ دەگرێت پێشکەشتانی یەکەی. بینەرانی خۆشەویست منیش ڕێز و سڵاوم هەیە بۆ ئێوەی ئازیز و زۆر خۆشحاڵم کە بە بەرنامەی ئێمە و بینەران دێمە خزمەتتان. چاوەن یەکەم بابەتی بەرنامەکەمان دەست پێ بکەین پەخشانە شعرێکمان هەیە لە هاوڕێ حەمەد قادری پێشکەش پێ ئێوەی ئازیزیەک. ئەی هاوڕێیان دەزانن ژیان بەبێ هیوا و ئامانج مردنێکی ژاناوی و پڕازار و لەسەرخۆیە. دەزانن ژیان بەبێ عیشق و خۆشەویستی و وەفا کوانوێکی سەرد و سڕی دیوەخانە. دەزانن ژیان بەبێ باوەڕ بەخۆبوون و متمانە بە یەکترین وەک داردەست و عەسای پیر و نابینایە. وەک چۆن تاریکی و تەمقەت ناتوانن بەرگەی خۆر بگرن، مرۆڤی خەباتکار و خاوەن ئامانج و بڕواژ هەمیشە ئومێدەوار و زیندوو جێی متمانن. ئەی هاوڕێیان ئێمە مرۆڤانێکی خەباتکار و باوەڕدار و وەفادارین، باوەک و خۆر پشتی ئەم تەم و تاریکیە بشکێنین. وەک هەمیشە قۆڵی هیمەتی لێ هەڵماڵین و کەند و کۆسپی سەر ڕێگای خەباتی ڕەوامان زۆر ژیرانە و بە وشیاری لەسەر ڕێ لادێ. من دڵنیام ئەمجارشیان وەکو جاران سەربەرزانە ئەم قۆناغە ناخۆشەش تێپەڕ دەکەین. با دوژمنان و دۆستانی درۆی نەشمان باش بزانن لەسەر ئیدامەی ڕێگامان ورە بەرز و بڕوا پۆڵاین. با مێژوش لەسەر کەشکۆڵی خۆیان ببورن، با مێژوش لە کەشکۆڵی خۆیان ئەم قۆناغە لە خەباتمان بۆ تۆمار کات بۆ نەوەی نوێ و بۆ داهاتوو. من دڵنیام شۆڕشی ژن ژیان ئازادی هەموو بربەستەکان تێک دەشکێنێ، بێ پشودان ڕێگە دەبڕێ بەرەو سەرکەوتن. ئەوەی بیستان پەخشانە شێرێک لە هۆنراوەکانی هاوڕێی تێکۆشەرم حەمەد قادری بوو. بەسپاس لە کاک محەممەد قادری. چاوان بچینە سوراخ بەرنامەکانی تری بابەتەکانی بەرنامەیە هەفتەیەمان. بەڵێ زۆر سپاس تالب، سپاس بۆ کاک محەممەدیش بۆ نردنی ئەم پەخشانە شارە بۆ بەرنامەیەمە بینەران. نامە و پەیام و گزارشانەی کە بەردەستن ئەومان بۆ دەردەخەن کە شەڕ و دەرەنجامەکانی ئێستای جێگای باست و خواستی نێو خەڵکە و بینەرانی ئێمەش هەر کامە بە جۆرێک پێوەی سەرقاڵن. هەر بۆیە زۆربەی بابەتەکانی بەرنامەم هەفتەیەشمان هەر بەم بابەتانە ینی هۆکار و دەرەنجامەکانی شەڕ تەرخان کراوە. بەنامەی کاک مەنسوور دەست پێ دەکەین نووسیویەتی هیوادارم ئاگربەست نێوان ئیسرائیل و ئێران بەردەوام بمێنێتەوە، لەوەیش ئەولاتر هیوادارم ئاوری شەڕ لە ناوچەکە بە گشتی خامۆش بکرێت. یەکەم بە هۆکارێکە کۆسایهێنان بە کوشتار و کاولکاری لە هەموو شتێک گرنگترە. دووهەم بۆ هۆکارێکە باوەڕم وایە دوای کۆتایی هەر جەنگێک گەلێک پرسیار و باز لەسەر هۆکاری شەڕ و دەرەنجامەکانی کە کاتی شەڕ مەجالیان نەبوو سەریان هەڵێناوە دێتە ئاراوە. دیارە خەیاڵم نییە بڵێم ئەم پرسیار و باسانە دەست بەجێ پاش کوژانەوەی چەکەکان دەست پێ بکەن، چۆن لە سەرەتا ئەو وڵاتانە کە لەم شەڕە تێوەگلاون بۆ ئەوەی بەر بم پرسیار و باسانە لە نێو خەڵک بگرن هەڵ ئەدەن ڕواەتی خۆیان جێبخەن و خۆیان بە سەرکەوتوو بناسێنن. دەڵێن سیاسەتەکانیان دروستە، بۆیە شەڕ بەسەریاندا داسەپاوە و بەرگریان ڕەوایە و ئەگەر قوربانیشیانداوە ئەرزشی هەیە. بەڵام گومانم نییە کە درەنگیاز و ئەم جۆرە ڕواەتانە چۆن لە ڕاستی دوورن کاڵ دەبنەوە و پرسیار دێتە ئاراوە وەڵامی خۆی دەوێ. ئەو کاتێک کۆمەڵگا لە ئاستی جەماوەریدا چالاک دەبێتەوە تا ڕواەتی خۆی پەرەپێ بدات. بەڵێ وەک باسی ڕواەتت کرد، کۆماری ئیسلامی ئێستاکە هەوڵ دەدات ڕواەتی لەم شەڕە بە نەفعی خۆی جێبخات. بەڵام ئەم ڕواەتە چون لەگەڵ کردداری کۆماری ئیسلامی یەک ناگرێتەوە، ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە ناتوانێت ببێتە ڕواەتی ناو خەڵک، چون لە مێژە بەشی زۆری خەڵکی ئێران بنەمای سیاسەتەکانی کۆماری ئیسلامیان ڕەت کردوێتەوە. بۆیە ئەو باسە بە دڵنیاییەوە ڕوو لە ڕواەتی کۆماری ئیسلامی دەکرێت و دەوترێت کە بە ملیارد دۆلارتان خەرجی پرۆژەی هەستەی کرد، بە ملیارد دۆلارتان خەرجی لوبناان و سووریا و عێراق و یەمەن کرد تا لە ڕێگای دوورەوە ئەمانە کۆنتترۆلکەن و شەڕ لە ئێران دوور ڕاگرن. بەڵام نەکبووەتان کۆنتترۆل نەکرا، بەڵکو ئێستاکە شەڕ بەردەرکی پێگرتن. فەرماندەکانتان لە نێو ماڵی خۆیان
بە درۆنی ئیسرائیل کوژان لە بەرامبەردا تاکە کارێک کە کردانەوە بوو کە چەند بینایەکتان لە ئیسرائیل تێکدا و چەند کەستان کوشت. ئاشکرایە سیاستتان شکستی هێنا، نەتەنیا شکستی نظامی بەڵکو شکستی حکومڕانیەکی سەقەت کە لە پێناوەم سیاستانەدا هەژاری و بێمافی بە خەڵک تەحمیل کرد و تەنها هێزیان وە سەرکوتی خەڵک بەکارهێنا. کاک مەنسوور هەروە لە درێژەدا باز لەوە ئاکاڵێ هەروەک پێشتر وتومان ئەمانە بە شێوێک دەستی پێ نەکردووە، بەڵام دەزانم کە چی لە ڕێگادایە، چونکە ئێمە هەرگیز لەم ناوچەیەدا شەڕێکی وەک ئەمەمان نەبووە، واتە شەڕێک کە تیایدا حەماس، حیزبوڵڵا، ئێران و ئیسرائیل هەمویان لەژێر ئاڵای فاشیزمی ئاینی وا بیر دەکەنەوە خوددا لە تەنیشتیانە. شەڕێک کە تیایدا ئیسرائیل پاشەوەی لەلایەن هێزەکانی حەماسەوە تاخیرکرا نەواری غەزەی کردە ناوچەیە کە بە هیچ شێوەیە ژیانی تیان نەماوە. شەڕێک کە تیایدا حیزبوڵڵا وەک هێزێکی سیاسی لە لوبنان و بەشار ئەسەد لە سووریا ڕووخا. ڕەوتێک کە لە دەیە 1970ەوە ڕەوتێکی وەک ئێران یارمەتی داوەکە لەم ناوچانەدا بەر بە هەر گەشەیەک و هەر دەنگێک بۆ ڕزگاری و ئازادی خوازی بگیردرێت. بە کورتی هەموو لایەنەکانی بەرەی مقاومەت کە کۆماری ئیسلامی پێکەوەی نابوو هەرگیز تەسەور نەدەکرا کە ڕۆژێک ئاوا تێگوشکێندێت. ئەگەر ئێستا ئەم شکستانە قبوڵ نەکەن هەمویان دەگەنە مەقسەدێک کە جگە لە شەڕێکی بێکۆتایی لێشین نابێ. بەو هۆکارانە قەناعەتم کردووە کە بربەرەکانەی ڕەوایەتەکان لە بینی لایەنەکانی شەڕدا لە ڕێگادایە، لەوانەیە لە ترسی سەرهەڵدانی ئەم ڕەوایەتەیە کە حاکمیەت جگەل لە سەرکوت هەوڵەداد لەلایەک ئاڵای نیشتمان پارێزیش بەرز کاتەوە و لەلایەکی تریشەوە هەوای کەش و هەوای شەڕیش هەر بێڵێتەوە. بڵێ کاک مەنسوور لە بەشێکی تری نووسراوەکەیڵێ مێژوو فێرمان دەکات کە گۆڕانی ڕژیم لە ناوەوە بێت دەستێوەرزانی دەرەکی لەوانەیە پاش کۆتایهاتنی جەنگەکان لە بربەرەکانی ڕەوایەتەکانی ناو کۆمەڵگا ڕوو بدات. چونکە گۆڕانکاری حاصڵی ململانی ڕەوایەتەکانە کە دەبێت بە شێوەیەکی ئۆرگانیک و لە دڵی گۆڕانی هاوسەنگی کۆمەڵایەتی نێوان ڕەوایەتەکان شکڵ بگرێت. کەوا بوو ئەرکی ئێمە جێخستنی ڕەوایەتێکی کە ڕەبتی مستەقیمی بە ژیان و مافی بەشی زۆری خەڵکەوە هەیە کە بە تەواتی ناتەبایە لەگەڵ ڕەوایەتی کۆماری ئیسلامی کە ژیان و مافی ئینسانەکان دەکاتە قوربانی. ڕەوایەتێکە ئاکامی جگە لە شکست نییە، خەڵک نابێ تاوانی شکستەکانی کۆماری ئیسلامی بدەن. مانای ئەمەڵی ئەم بۆچوونە بە بڕوای من ئەوەیەکە ڕەوایەتی ژن ژیان ئازادی دەبێ بەهێز بکرێ، ئەویش لە ڕێگای گەشە پێدان بە بزوستنەوە کۆمەڵایەتیەکان. نامێکی کاکبێنامان هەیە تازە پێشەوەی ناوبڕێک بدەین نامایش بخوێنمەوە. کاکبێنام لە نامەکەیدا دەڵێت یەکەم هەنگاو لە بەڕێوەبرنی کاریگەری گۆڕانکاریە سیاسی و کۆمەڵایەتیەکان زیادکردنی ئاگایی کۆمەڵایەتی سەبارەت بە سروشت و پێداویستی گۆڕانکاریە. دەڵێت زۆرێک بەهۆی ترس لە نەناسینی ناوەڕۆکی گۆڕانکاری بە شێوەیەکی نائاگایانە لە بەرامبەر گۆڕانکاریدا مقاومەت دەکەن. دەسەڵاتی شتێ دەکۆشێت لە ڕێگای جیاوازەوە ئەم ترسە پەرە پێ بدات، باز لە شەڕی ناوخۆیی ئاژاوەگێڕی و سەلبی ئەمنیەت و تەجزیەی ئێران دەکات. ئەو چەمکانە پەرە پێدات و تا ترس و دڵە ڕاوکێ لە گۆڕانکاری ڕەوایەت پێدات. بۆیە میدیاکان، ڕۆشنبیران و ڕابەرە سیاسیەکان دەبێت ڕۆڵێکی زۆر چالاکیان لە بەرزکردنەوەی تێگەیشتنی گشتی لە دەرخستنی ناوەڕۆکی ڕاستەقینەی پرۆسەی گۆڕانکاریەکان بگێڕن. تێگەیشتن لەوەی کە سیستمی سیاسی و حکومڕانی ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر بەبێ گۆڕانکاری بمێنێتەوە، یانەوەی کە نمونە کۆنەکانی سیاسەتگەری چیتر وەڵامدەرەوەی پێداویستیەکانی نەوەی نوێنین ئەوانە دەربخرێن، یاوەی کە مانەوەی دۆخی ئێستا بەمانای تێکچوونی ژیان و ئەو مافە سەرەتاییانن کەمانە لە ژیان دەسێنەوە. کاک بێنام لە درێژەدا دەڵێ بەڵام بە تەنها ئاگایی لە گۆڕانکاری کافی نییە. بەشداری خەڵک لە بڕیاردان و سیاسەتگەریدا مەرجی پێویستە بۆ پایداری هەر جۆرە گۆڕانکاریەک. خەڵک دەبێت هەست بکات کە لە پرۆسەی گۆڕانکاریدا ڕۆڵی هەیە، دەنگی دەبیسترێت و نیگەرانیەکانی لە بەرچاو دەگیردرێت. ئەگەر خەڵک خۆی تەنها وەک وەرگرتنی گۆڕانکاریەکان بزانێت نەک یاریزان و ڕۆڵگر، متمانەیە کۆمەڵایەتی کەم دەبێتەوە و بەرەنگاریەکانیان تونتر دەبن. لێرەدایەکە گفتوگۆی کۆمەڵایەتی دەبێتە ئامرازێک کە تیادا هەموو دەنگەکان لە نخبەکانەوە تا هەموو ئەندامانی کۆمەلگا دەرفەتی دەربڕین بەشداری و کاریگەریان بێت.
ڕابەرە سیاسی کۆمەڵایەتی و کەلتوریەکان دەبێت ڕۆڵی ئاسانکار لەم ڕێگەیەدا بگێڕن. ڕابەر لەمەوەی گۆڕانکاریدا نەک فەرماندارێک بەڵکو و گوێگرێکی وردبینەکە وابوو بە بڕوای من ئەمە نامەیە و هاوڕێڵێ گۆڕینی دەسەڵات لەسەرەوە بەبێ بەشداری چالاکانەی خەڵک ئەگەریش بێتە ئاراوە ناتوانێت سەقامگیری جێبخات مەگەر بە زۆری سەرکوتکە ئەوی ژاقەبەتێکی نییە. پێداگیری لەسەر دەسەڵاتداریەتی جەماوەری ڕووی لەم ڕاستیەیە ئەگەر مەبەست گۆڕینی ژیانی خەڵک بێ بۆ ژیانێکی ئازادانە، بەڵام ئەگەر مەبەست تەنیا سەربەرزانە گۆڕینی دەسەڵات لەسەرەوە بێ ئەوە شتێکی جیاوازە. خەڵک ئەوەندە بەشدارن کە جێگۆڕکەی بەدەسەڵات بکەن ئەیتر لە ئێدامەدا بێرادە دەکرێن. ناوبڕێک وەربگرین بەڵێ فەرموو. بە نامەی کاکێ من دێنەوە لات. شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمە مەوژی لەمەوای دوایە زەران ناو لێ پدان نیسانەوە گردە هاویم مەیڵی بەوە گۆرانی ژیان خەیڵێمەوە گۆرانی ژیان خەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوە کوژراو مێسکەڕژێنێ بە تەسا من بە سوستێ لاوەستینە باقینترم لەو هەناسە من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم دەلەرزێنێم چێ و تەنان لا بندێنێم هەموو گیانە هاژێنم دەهاژێنێم من ڕووناکی ئاسۆژێنێم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورە ماگرە سوورە کەی کوردستان ماگرە سوورە کەی کوردستان ماگرە سوورە کەی کوردستان ماگرە سوورە کەی کوردستان ماگرە سوورە کەی کوردستان. وڵای عزیزان، نامەی کاکێ منمان لەبەردەستایە لە نامەکەیدا دەپرسیا یا ڕژیم دەگۆڕدرێ و لە ئیدامەدا خۆی لە وەڵام بە پرسیارەکەی بەم شێوەیە دەڵێت کە ئەو پرسیارەیە زۆربەی خەڵک لە ئێران لە خۆیان پرسن، چونکە ئامانجی شکست لە شەڕێکی وا ئەگەر گۆڕینی ڕژیم نییە ئەی چییە؟ مەبەستی سەرەکی ئیسرائیل و بە تایبەتیش ئەمریکا و وڵاتانی ئوروپایی ئەڵێ دەمانە مەبەستیان گۆڕینی ڕژیم نییە، چونکە ئەوان بە تایبەتی لە دوای ئەزمموی ئەفغانستان و عێراق بە دوای هیچ کە بە دوای داوای خەڵکەوە نین و نانهێ دەستکەوتەکانی خۆشیان لەو ڕێگایەوە
بەدەستبێنن بەڵکو ئەوان تەنیا ڕژیمێکیان دەوێ لە ئێراندا کە مەترسی بۆ ڕۆژاوان نەبێ و ملکەچیان بێ ئیتر لە ناوخۆی خۆیان چییە کات بابی کات ئەوە نییە لە ناوچەکە مافی مرۆڤ و دیموکراسی لەلایەن دەسەڵاتە سەرڕۆکانەوە شەپشەپێنی پێکرێ بەڵام مێشێکیشیان میوان نییە ئەی بۆچی نێتانیاهۆ بەردەوام باسی ئازادی خەڵک دەکات و دەڵێت ئێوە شایستەی حکوومەتێکی دیکەن کاکێ من دەڵێت ئاشکرایە چونکە نەتانیاهۆ باش دەزانێت کۆماری ئیسلامی زیاتر لە بۆمبا و شەڕ لە بزوتنەوەی خەڵک دەترسێت خەڵک و مافی خەڵک و ئاوات و ئارەزوی خەڵک کارتی بەرژەوەندیەکە کاتێک دابین بوو کۆماری ئیسلامی ملکەچ بوو ئیتر کارتەکانیش دەسووتێن ئێستا ئەمە لە دۆخێک داین لەوانەیە ئەم دۆخە بگۆڕدرێ بەڵام بۆ بەرگرتن بە هەر گۆڕانکاریەکی احتیمالی ئەم ڕژیمە ئەگەر نەیتوانی لە شەڕی 12 ڕۆژە سەرکەوتن بەدەست بێنێ دیارە منامە پێشەڕەکە کاکێ من ناردوێتی هەروەک نیشانی داوە ئامادەیە وەڵامی هەر جۆرە بزوتنەوە و هەستانەوەیەکی دووبارەی خەڵک بداتەوە هێزی خۆی تیار دەکات بۆەوە بڵێ کاکێ من لە ئێدامەدا دەڵێ بەڵام ئایا هەموو شتێک وەکو ویستی ئیسرائیل و ئەمریکا دەچێتە پێش بێگومان ئەگەری ڕووزانی هەر سناریۆیەک بە گۆڕینی ڕژیمیشەوە لە ئارادایە تەنانەت ئەگەر لە دەستوری کاری ئەوانیشدا نەبێت بۆیە ئامادەکاری و کار بۆ ڕووخان پێداویستێکی زۆر سەرەکیە کە خەڵک دەبێ بە گشتی ئاگادار بێ چونکە لەم دۆخەدا ئەوەی کە سبەیکی ڕوودەدات بە دیاریکراوی ڕوونیە و هیچ سناریۆیەک بە تەواوەتی ڕەت ناکرێتەوە بەڵام ڕژیم دەگۆڕدرێ یانە نابێ پرسیاری خەڵک بێت بەڵکو دەبێ بڵین دەیگۆڕین و کاری بۆ دەکەین بۆ شێوە دەتوانین شوێندار بین لە ئاراستەکردنی ڕووداوەکان نە کارتێک لە دەستی کەسانی تر بەڵام پێش ئەم بڕیارە کە ئەلبەتە دەمێکە دراوە پێویستە ئامادەکاری بۆ بکرێ شەڕ وەستانێکی لەم ئامادەکاریە پێکێنا ئێستا دوای شەڕ کاتی ئەوەیەکە پرۆسەی ئامادەسازی بۆ گۆڕین خێراتر کرێتەوە لەم ڕوانگەوە بزوستنەوەی شۆڕژگەرانی کوردستان بە تایبەتمەندیەکانەوە دەبێ خۆی بۆ هەر ئەگەرێک لە سەحای سیاسی ئامادە بکات ڕێخستنە جەماوەریەکان گەشە بکەن کە زەمانەتی دەرباز بوون لە هەر ئەگەرێکە لە داهاتوودا نامێکی کاک ئەلبورزمان هەیە گەر هەڵە نەبم کاک ئەلبورز لە نووسراوەکەیدا دەڵێ کە حکوومەتی ئیسلامی ئێستا لە لێواری داڕمان و ڕووخاندایە زەلیلتر لە هەمیشەیە بە خەیاڵی خاوی خۆیەوە لە تەقەلایە بۆ گۆڕینی ئەم ڕاستیە خۆی بە سەرکەوتوو دەزانێت ڕەوایەتی بەرگری لە ئیسلامی گۆڕیەوە بۆ بەرگری لە ئێران هەتا هەستی ناسیۆنالیزمی ئێرانی بێنێتە پشخۆی گۆڕانکاری بە تەجزیەی ئێران پێناسایەکات و ترس و دڵەڕاوکێ پەرە پێداد لە ناو خەڵکە بە ناوی خەیانەت بە نیشتمان خەڵک سەرکوت دەکات مەزڵوم نمایی یەکات بۆ تەرەفدارانی خۆی بە مەبەستی فێڵکردن لە ڕای گشتی بە پشبەستن بە ناڕەزایی جیهانی دژی کوشتاری خەڵکی بێتاوانی غەزە لەلایەن سوپا و دەوڵەتی فاشیست و دژە مرۆڤی ئیسرائیلەوە بەنیازە تاوانەکانی خۆی داپۆشێ بەڵام کۆماری ئیسلامی ڕسواتر لەوەیە کە بتوانێت سیاسەتی شەڕانگێزی و تێروریستی ماجەراجووی سەربازی و ئەتۆمی کە هۆکاری سەرەکی ئەم شەڕە بووە و بە سەپاندنی هەژاری و سەرکوتی درڕندانەی خەڵکی ئێران بەڕێوەی بردووە ئێستا خۆی لە پژەم تەقال لایەنەوە بشارێتەوە بڵێ ڕایگەشتی لەگەڵ هەستانەوەی شۆڕژگەرانەی ژنجیان ئازادی سەرکوتی دەڕندانەی قوربانیانی زیاتر لە چواردەیە تاوان و سیاسەتی تێرۆریستی حکوومەتی ئیسلامی لە ناوخۆی دەروێ وڵاتی بەباشی ناسیوە بۆیە لە دڵی ئەم جەنگەشدا ینی جەنگی ڕەوایەتەکان پێویستە بە ناڕزایەتی لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئاڵای شۆڕشی ژنجیان ئازادی بەرز بکەینەوە بێگومان خەڵکی ئازادیخوازی جیهان کە دژی شەڕخوازی کۆماری ئیسلامین لە پشگیری خەباتی خەڵکی ئێران دژی حکوومەتی منداڵکوژی ئیسلامی بە شعاری نا بە جەنگ نا بە کۆماری ئیسلامی بژی ژنجیان ئازادی لە تەنیش خەڵکی خەباتکار و ناڕازی ئێراندا ڕادەوەستن و ڕووخاندنی کۆماری پەت و سێدارە بەدەستی توانای خەڵکی ئێران جیهان بۆ هەمیشە لە شەڕی حکوومەتێکی تیرۆریست و دژە ئینسان ڕزگار دەکەن دیارە کۆماری ئیسلامی تەنیا دەسەڵاتی دژە مرۆڤ نییە بەڵام ئێمە خەباتی سەرەکیمان دژ بە کۆماری ئیسلامیە بۆ هیوایە بگەین بە ڕۆژێک کە جیهانێک کە تیادا دەژین پاک بێتەوە لە هەر حکوومەتێکی دژە ئینسانی مكين سركا ويان وشيوه
ئەریانە شیرینەکەم دێوانە کەی سەرمەسایایی پەروەردەیلانکی یەکسانین سادەی زاگرۆس و سروشتی جوانی ئێمە پەروەردەیلانکی یەکسانین سادەی زاگرۆس و سروشتی جوانی پەروەردەی عەشقی ژنخوای هەتاوین پەروەردەی عەشقی ژنخوای هەتاوین دەروەستی مافوهێزی ژنانین ئێمە پەروەردەیلانکی یەکسانی زادەی زاگرۆس و سروشتی جوانی ئێمە پەروەردەیلانکی یەکسانی زادەی زاگرۆس و سروشتی جوانی کردارمان گوڵ و گوڵزارە ڕەنگە مەیزارمان ڕەفتارمان ڕووبار چیا کردارمان گوڵ و گوڵزارە ڕەنگە مەیزارمان جوانی و هەڵپەرکی و خۆشی ژیانمان جوانی و هەڵپەرکی و خۆشی ژیانمان بەخشێتە دەشت و کوسانمان ئێمە پەروەردەیلانکی یەکسانی زادەی زاگرۆس و سروشتی جوانی ئێمە پەروەردەیلانکی یەکسانی زادەی زاگرۆس و سروشتی جوانی چموچیایە باخ و بستانە نیشتمان کانگای خاوەن هەستانە چموچیایە باخ و بستانە زاگرۆس ماڵبەندی هونەر و جوانی زاگرۆس ماڵبەندی هونەر و جوانی
کی جیهانی من کوردستانە ئێمە پەروەردەی لەنکی یەکسانین زادەی زەگر و سروشتی جوانین ئێمە پەروەردەی لەنکی یەکسانین زادەی زەگر و سروشتی جوانین. چاوان یادداشتێکی کاکدانەمان هەیە دەڵێت ناکۆکی سەربازی نێوان ئێران ئیسرائیل و ئەمریکا بۆتە قەیرانێکی جددی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە کاریگەری زۆری لەسەر ژیانی خەڵک لە ئێران داناوە و دادەنێ. ئەم شەڕە بۆتە هۆکاری تونتربوونی قەیرانی ئابووری، گرانی، بێکاری و زیادبوونی سەرکوت و یاردام لە ناوخۆی وڵاتدا. هەروەها ئەم شەڕە بۆتە هۆکاری تێکچوون لە هەناردەی نەوت و گازی ئێران و نرخی جیهانی وزەی بەتوندی زیاد کردووە. لە ناوخۆی وڵاتدا کەمبوونەوەی بەرهەمهێنان و تەولید، زیادبوونی تێشوەکانی دەوا و دەرمان و گەمار و نوێیەکان، هەژاری و بێکاریان تونتر کردووە. زۆرێک لە کار و بازرگانیەکان داخراون و گرانی بژێوی خەڵکی خستوەتە مەترسیەکی زۆر جددیەوە. لە ئاو بارودۆخێکدا کۆماری ئیسلامی شەپۆلێکی دەستگیری و ئیعدامی دەست پێ کردووە. تەنانەت لە هەفتەی ڕابردوودا چەندین کەس بەبێ هیچ بەڵگەیەک بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل ئیعدام کراون. لە کاتێکدا سەدان کەسیش بەهۆی چالاکی لە فەزای مەجازی یان ڕەخنە لە شەڕیش تەنانەت دەستگیر کراون. لەم شەڕەدا ئەوەی بۆ خەڵک ماوەتەوە وێرانیە، بەڵام داهاتووی ئێران ناتوانرێت لە دووکەڵ و خوێندا بنیاد بندرێت. تەنها ڕێگە دەرچوون لە خولگەی شەڕ سەرکوت و بێمافیە. هەوڵی هەمەلایەنە بۆ بیناکردنی کۆمەڵگەیەک لەسەر بنەمای ئازادی، یەکسانی و عەداڵەت و خۆشگوزەرانی هەوڵێکی هەمەلایەنەی خەڵکی ئێرانە. داهاتوویە کە لە ئاسمانەوە دانابارێت بۆ لەلایەن دەسەڵاتە بیانیەکانیشەوە بە خەڵات نادرێ بە کەس، بەڵکو دەبێت لەلایەن خەڵکی ستەمدیتووی ئێران بە ئاگایی و بە یەکگرتووی بەدیبهێنرێت. نامەیەکی ترمان هەیە لە کاکبێستونەوە، راپۆرتێکی بۆ نابووێت نووسیبێتی بەرەبەیانی ڕۆژی دووشەممە 26 جۆزەردانی 1404 هەتاوی پاسەوانانی زیندانی دزدڵاوای کرماشان بە چەکی گەرم زیندانیانی دەست بەسەرکراوی ئەو زیندانیان خەڵتانی خوێن کردووە. لەو ڕووداوەدا لانیکەم 9 زیندانی گیانیان لەدەستاوە و ژمارەیەکی زۆری دیکەش بریندار بوون. هەڵبەندکراوانە پاش بیستنی دەنگێکی بەرز لە دەرەوەی زیندان داوایان کردبوو کە گیانیان بپارێزن. دوا بە دوای ئەو تاوانە هێزی تایبەتی دژە شۆڕش ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کراون. ئەوان بە بەکارهێنانی گولەی ساچمەی و گازی فرمێسکڕێژ و ئامرازەکانی تر بەردەوام بوون لە سەرکوتکردنی بە کۆمەڵی زیندانیەکان کە داوای خۆپارێزتنیان کردووە. ڕژیمی جەنایەتکاری ئاینی سەپێنراو بەسەر خەڵکی ئێراندا لە شەڕ لەگەڵ ڕژیمێکی ئاینی دیکە داواتە ئیسرائیل هەستی بەبوونی کەلێنی هەرچی زیاتری نێوان خۆی و خەڵکی ناڕازی کردووە. هەر بۆیە هێزی سەرکوتگەر و پڕچەک و چۆڵی خۆی لە دژی ئەوان کۆ کردوێتەوە و لەسەر ڕێگاوبان و شەقام و ناوەندەکانی کار و بازرگانیەکان جێگیری کردوون و دەستیاوەڵا کردوون بۆ ئەنجامدانی هەر سەرکوتێک. هێرشی نامرۆڤانە و جینایەتکارانە بۆ سەر بەندکراوانی زیندانی دیزڵاوە هەر لەم کەش و هەوایەداوە بە مەبەستی چاو ترسێنکردنی خەڵک بەڕێوەچووە. بڵێ بەکرێگیراوانی بەناو نوێنەرانی پەرلەمان ڕۆژی 27 جۆزەردان 2 پرۆژە یاسای بە پەلەیان لەژێر ناوی گەڵاڵەی توندکردنەوەی سزا بۆ ئەو کەسانێکە هاوکاری دەوڵەتە دژمنکارە بیانیەکان دەکەن پەسەند کرد. ئەگەر ئەم گەڵاڵەیە لەلایەن شۆرای نگەهبانەوە پەسەند بکرێت، ئامرازێکی زیاتر دەدات بەدەست ئەو جەلادانەی کە خۆیان خزاندوێتە ناو دەستگا ئەمنیەکان یان بەرگی دادوەریان پۆشیوە تا لە ئاستێکی بەرینتردا لە دژی چالاکوانانی بزوستنەوە کۆمەڵایەتیەکان و خەباتکارانی دژ بە ستەم و چۆسانەوە پەروەندە سازی بکەن. کۆماری ئیسلامی لە دەست بەسەرکردن، ئەشکەنجەدان، زیندانیکردن لە سێدارەدان لە پێناومانەوەی خۆیدا کەڵک وەردەگرێت. بەڵام زیندانیانی سیاسی ئەم زیندانە یانی هۆکاری مانەوەی ڕژیمیان کردووە بە مەیدانێکی خەباتی سیاسی پڕجۆش و خڕۆش. لەم زیندانانەدا خۆڕاگیری و بەرخۆدانی قارەمانانەیان ئەنجامداوە و ڕێشوێنی سەرکوتگەرانە سرە ڕۆیانە دەسەڵاتیان تووشی ئاستەنگ و ئاڵنگاری جدی کردووە. بۆ نمونە ئەوان با وەڕێخستنی کەمپەنی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان شادەماری دەوڵەتی ئیسلامیان خستوەتە بەرتیغی تێژی خەباتێکی کاریگەر. زیندانیانی سیاسی لە 47 زیندان ڕۆژی سێشەمە 27 جۆزەردان 73 ڕۆژی کەمپەینەکەی خۆیان تێپەڕ کرد. ئەو بەندکراوە خەباتکارانە
بەیانیە ئەم هەفتەی خۆیان بڵاو کردووەتەوە لە بەشێکی داهاتووە خەڵکی ئێران کەوتونەتە ناو شەڕێکەوە کە بە هیچ شێوەیەک ویستی ئەوان نەبووە و نییە. شەڕ و ئیعدام دووی یەک دراون کە مافی ژیان لە ئینسان زەوت دەکات. هەروەها خارەمانانی خۆڕاگری بەندیخانەکانی کۆماری ئیسلامی سەبارەت بە شەڕی کۆنەپەرستانە و جنایەتکارانەی نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی بەیاننامێکیان بڵاو کردەوە. ئەوان دوای ئاماژە بە داگیرکاری و جینۆسایدی دەوڵەتی ئیسرائیل ڕوو لە ئۆپۆزیسیۆنی ڕاست خەڵێکی زۆر گرنگیان وەبیر هێنایەوە نووسیویانە ڕزگاری ئێمە خەڵکی ئێران لە چنگ دیکتاتۆری دەسەڵاتداری ئاینی تەنیا بە خەباتی کۆمەڵانی خەڵکو و بە پشتبەستن بە هێزە کۆمەڵایەتیەکان مسۆکەر دەبێت نەک دڵخۆشکردن بە زل هێزە دەرەکیەکان یان هیوا هەڵشنین لەسەرەوان.
خشونت شما پایان و مرزی نداره. سر تا سر این سرزمین خون جوونا و بچه ها مثل گنجشگاهی پرپر شده همه جا. بچه ها میگفتن تو همین صفحه نشون دادم رفتن در مسلح گفتن بچه تو میکشی. تو سیستم و حکومتی که هیچ حد و مرز اخلاقی برای خاموش کردن صدای مخالفش نداره سراغ خانواده هاشون میرن. مرگ کیان 9 ساله معصوم اونو بچه چرا میکشن خواب بر چشماتون فراموش نمیکنی. هممونو فریب دادن. ما هنوز زنده ما تنها نیستیم. یه روز آزاد میشیم. الان دیگه باید روشن کنید کدوم برای جو بیستانید یا با مردم یا با راه گریزی هم نداره دیگه وسط بازی نداره. به خودتون رحم. یه روز نور به همه جا تاریخ میگه هیچ دیکتاتوری نمونده. خوب و بدش نموندن. شما هم میرید. چاوان پامێکی کورتمان هەیە راپۆرتێکە ببورن یادداشتێکە لە کاک یەحیا نووسیوێتی خەریکن ڕواڵەت دەگۆڕن و لەسەر پرۆپاگەندەی نەتەوەی چڕ دەبنەوە. کۆماری ئیسلامی ئێران بە قەراری تەمەنی پڕ لە جەنایەتی بەناو و لە ژێر ئاڵای ئیسلامەوە 46 ساڵی ڕەبەق حکومڕانی کرد. حال لە سەرەتاوە توانین لە ژێر ئاڵا و دروشمی ئیسلامدا زیاتر لە 90% خەڵکی ئێران لەگەڵ خۆی بخە و مزگەوت و بڵینگۆکەی وەدەستەوە گرت و کۆتایی بەدەسەڵاتی پاشایەتی پالەوی بهێنێت و پایەکانی حکوومەتی ئیسلامی مەحکەم بکات. هەر لەو سەنگەرەوە هێرشی کردە سەر کوردستان و هەموو جەنایەتێکی دەرحەق بە خەڵکی کورد کرد. زیاتر لە 7,000 زیندانی سیاسی ئیعدام کرد و شەڕی 8 ساڵەی لەگەڵ عێراق کردووە چەندین ئاخێزی ناوخۆیی بە بێڕەحمانەترین شێوە سەرکوت کرد. بەپێی حکمی شەریعەتی ئیسلامی تەجاوز و شکنجە و زیندانیکردنی کرد بە نەریتی خۆی و سنەتەکانی دەسەڵاتی ئیسلامی خۆی پێ بتونکاری کرد. بەدەیان هەزار نەفەری بەپێی فتوای خومینی و دواتر قانونی قەزایی ئیسلامی ئیعدام کرد لە دنیادا. کۆماری ئیسلامی ئێستاکەش بە ئیعدام دەناسرێتەوە. هەر لە سەنگەری ئیسلامەوە شۆڕشی ژینایی خەڵتانی خوێند کرد و بە سەدان کەسی کوشت. بە دوای هێرشی 7 ئۆکتۆبری حەماس بۆ سەر ئیسرائیل و ئەو جەنایەتەی کە خۆڵقاندیان و دوا بە دوای ئەوە جەنایەتی حکوومەتی ئیسرائیل لە غەزا دەستی پێکرد و دەیان هەزار خەڵکی بێدیفاعیان کوشت. هەڵبەت سەرانی جەنایەتکاری حەزبوڵڵا و حەماس و چەند فەرماندەی پایەبەرزی ئێرانیش لەوێدا لەبین چوون. کۆماری ئیسلامی بە فوسەورێک سووریای برا و پشت و پەنایشی لەدەستدا. دوا بە دوای شەڕی 12 ڕۆژەی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیل و هێرشی ئەمریکاش لە دواتردا کۆماری ئیسلامی زۆر خراپ دۆڕاندی. دوای ئەو دۆڕانە هێشتا خامنەی و سەرانی تری ڕژیم هۆشیان وەبەر ناتێتەوە. بە چەبڵاخەیش گوپی خۆیان پێسوور ناکرێتەوە. ڕیسوایەکە لەوە دەرچووە ئەیتر بۆیان بشارێتەوە. بڵێ لە ئێدامەدا ئەو هاوڕێمان ئەڵێت کۆماری ئیسلامی لە دوای ئەم شکستە یەک لە دوای یەکانێ خەریکە بۆ مانەوەی خۆی سەنگەرەکەی دەگۆڕێ و لە ئیسلامیەوە دەشێتە پشت نەتەوە پەرستی و ئومەتی ئیسلامی دەکەن بە نەتەوەی ئێران. دوایین پەیامی خامنەیش هەر ئەوە بوو کەمی باسی ئیسلام کرد. ئێران و نەتەوەی ئێرانی کردە چاشنی قسەکانی. لەم شگردەدا و لەم بوارە گۆڕانانەدا تا ڕادەیەک سەرکەوتوو بوون. پێشەم شەڕە کەم دەدبینی ئەو کەسانەی کە پێشتر لە ناو کۆماری ئیسلامیدا بوون و هاتبوونە دەرەوەی وڵات و تا ڕادێکی بەرچاو ببوون بە نەیاری کۆماری ئیسلامی هەر ڕۆژ لە مێدیاکان لێدوانیان ئەدا لەم ملی مەسەبیەوە گۆڕدران بۆ ڕۆخینەری کۆماری ئیسلامی و ئەیتر ئایەتۆڵا خامنەییان کرد بە خامنەیی جنایەتکار. ئێستا ئەوانیش یەک بە دوای یەک خەریکن لەو سەنگەرەدا کە کۆماری ئیسلامی بە یارمەتی ئەوان دایمەزران کۆ دەبنەوە. هەر ئەوان بە تەنیا نەک بەڵکو و ئاکادمیەکان و سیاسەتکارانی لە مێژینەش بە دەرکردنی بەیاننامە و واژە کۆکردنەوە هێواش خەریکن دەچنە ئەو بەرەی سینی خاردارەکەوە. زۆرتر شەک و گومان بۆ ئەوە دەچێت بەشێکی بەرچاو لە دەسەڵاتدارانی نظامی و ئەمنیەتی و ئیسلاحخوازانی
کۆماری ئیسلامی ئێران ڕێگای نەجاتی خۆیان لەمەدا ببینەوە. تۆندڕەوەکانی ناوخۆیان بە زۆر یان بە میل بێدەنگ بکەن و تەکلیفی خامنەی وەک پۆسپی سەر ئەم ڕێگایە بە شێوەیەک ڕوون بکەنەوە. کۆماری ئیسلامی توانایی ئەوەی هەیە ڕەنگ بگۆڕێ و ڕەواڵەتی نەتەوەئی پەرڕەنگ بکەنەوە و ڕۆژ لەگەڵ ڕۆژ باوەشێنی ناسیۆنالیزمی نەتەوەی بکەن و ئاڵای نەتەوەی لەسەر سەنگەری ئیسلام هەڵبدەن. لەم ڕێگایشەوە دەتوانن ڕەزامەندی دەرەکیش وەدەست بێنن. هەر بەم چەکە ئاخێز و ناڕزایەتی ناوخۆی دابمەرکێنن. ئەمەیان چەندە و تاکەی بۆ دەچێتە پێش نازانم. ئایا دەتوانن ئابووری داڕوخاوی ئێران چارەسەر بکەن؟ ئەمە گرێدراوە بە سازانیان لەگەڵ ئەمریکا و مۆزوعی هەستەیی و ڕزایەتی دانی ئیسرائیل و لابردنی تەحریمەکان و دەرهاتن لەو قەیرانانە و زۆر شتی دیکەش. ئەوێ دەچێت سەرانی ئیسلامی تێگەیشت بێتن ئیتر چەکی ئیسلامی و تۆندڕەوی بەڕشتی نەماوە و کول بووە. بۆ چەکە سواوە شیعەی منتەقەکەشیان پێخڕ ناکرێتەوە. دارێکی سواوە کارامایی ناماوە. سەرکەوتنی کۆماری ئیسلامی لەم گێژاوە کە تێکەوتووە بە زۆر ئەگەرەوە گرێ خواردووە و لەوانەش ڕەوتی ڕووداوەکان هەموو ڕێسەکان کاتەوە خوڕی. تا لە بەبڕۆنێ سەر نامەیە کاک مەحیا ئەویش لە یادا شتێکدا ئەڵێ لە نیگایکی ترەوە باسی شەڕەکات و نووسیویەتی شەڕی 12 ڕۆژەیە نێوان ئێران و ئیسرائیل بە شێوەیەکی فەرمی بە بێجەنگی کۆتایی هات. لەم شەڕەدا ئیسرائیل بە شێوەیەکی بەرچاو سەرکردەکانی بەرزی نیزامی ناوەکی و سیاسی ناوەندە سەربازیەکان و مۆڵەکانی گرنگی کۆماری ئیسلامی بە ئامانجگرت. زۆر بێ پادگانەکان و ناوەندەکانی سوپای پاسدارانی وێران کرد. هەروەها بەشێک لە گرتوخانەی ڤینیشی ڕووخاند کە باز لە کوشتنی 7 کەس لەم هێرشە دەکرێت. سەرجەم ئەم هێرشانە کاریگەریەکی زۆر گۆرەیان هەبوو تا ڕادەیە کە ئەگەر خەڵک بیویستایە ئەم کارە بکات باوەڕ ناکرێت بۆ مۆدایە کەمە ئەنجامی بدات. ئەو شتێک کە ئیسرائیل و ئەمریکا بەگشتی لە ماوەی 12 ڕۆژدا بە ڕژیمی ئێرانیان کرد لەو کوردماوەدا بە جەماوەری خەڵک ناکرێت. بەڵام بابەتی سەرەکی ئەمەیە. جیاوازیەکی گەورە هەیە نێوان هێزی دەرەکی کە هەوڵی گۆڕینی دەسەڵات لەسەرەوە دەدات و هێزی خەڵکی کە داوای ڕووخاندنی دەسەڵات و گۆڕینی ڕەوشی حکومڕانی لە ئێراندا دەکات. بە هێزی خەڵک زیندان بردومان ناکرێت بە پێچەوانە زیندانی ئازاد بن. کەچی زۆربەی زیندانی ئەڤین وێران بوو بەبێ ئەوەی یەک تاقە نەفەر لە زیندان هەڵبێت. بە هێزی خەڵک سەرکردەکان ناکوژرێن. بێدەسەڵات ئەبن و دوای محاکمە دەکرێن کەچی بەهێزی دەرەکی کوژران و جێگرەکانیان پۆستەکانیان گرتەوە. بەهێزی خەڵک ناوەندە سەربازیەکان و سەرکوتگەرەکان بردومان ناکرێ بەڵکو هەڵدەوەشێنرێنەوە کەچی بەهێزی دەرەکی وێرانی شکران بەڵام توانایی سەرکوت هەرماوە. ئەگەرچی ئەم شەڕا توانای کۆماری ئیسلامی کەستر کرد بەڵام ڕووخاندنی کۆماری ئیسلامی بەهێزی خەڵک مستۆگەرە بێت. بەڵێ چاوان پێشەوەی ناوبڕ وەربگرین نامێکی کاک خالید هەیە تا زۆر بخوێنینەوە. کاک خالید نووسیوێتی دوای ئەوەی خامنەی لە ئاخرین پەیامی ویدیۆی خۆیدا لەو پەڕی بێحاڵیدا باسی سەرکەوتنی کرد. ترامپ لە ویدیۆیەکدا جیا لە گاڵتەکردن بە خامنەی وتی موسڵمان ناوێت درۆزن بێ. دوای ئەگەر بەسی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئەمریکا خامنەی لە ژێر زەویدا ڕایگەیاند کە ئێمە سەرکەوتین. ئیسرائیلمان پێشێل کرد و زلدەیەکی باشمان لە بنایگوێی ئەمریکاشدا. ئەو لە کاتێکدا کە بە حاڵ قسەی بۆ دەهات سەرکەوتنەکەی لە خەڵکی ئێرانیش پیرۆزبایی دەکرد. ترامپ بە لاسایکردنەوەی خامنەی ڕایگەیاند پیاوی مومنی وەک ئایەتوڵڵا نابێت درۆزن بێ. هەروەها وتی ئەگەر من نەبام لە شوێنی حەشاردانی زۆر بەڕەزیلانە دەیان کوشت. ئێستاش ناوێرێ لە شوێنەکەی بێتە دەر. پێیوت تکا لانیکەم لەگەڵ لایەنگرانی خۆ ڕازگۆمە. وەزیری دەرەوەی ئێران لە دژەکردەوەیەکدا بەرامبەر بە ترامپ ڕایگەیاند کە ترامپ نابێ بێڕێزی بە ڕێبەری مسلمانانی جیهان بکات دەنادانوستان ناکەین. ئەوە لە حاڵێکدا کە خامنەی ماوەی 46 ساڵە گاڵتە بە خەڵکی ئێران و ناوچەکەکە. ئەو پێی وایە خامنەیش وەک زێلێنسکی وێڕای سەربازەکانی لە دوو بەرەی دیپلۆماسی و بەرەکانی شەڕدا بربەرەکانی دوژمنەکە. ئەو نازانێت لە ماوەی شەڕدا و 10 ڕۆژ پاش ئاگربەس ئێستاش کەس نازانێ ڕابەری مسلمانانی جیهان لە کام کوناخۆی حەشارداوە. ای آهی تو سوزانده تر از آهی زمانه رزمی تو قشنگ است به فریاد زنانه
آشفتمش و غیر اومدی صفحه تقدیر، هرچند تو را خلق و بگوین که فلانه، از ظاهرت تفرنگ و بشستند و کنون تو نوری که نهان گشت از دیر زمانه. آتش نفسی دختر شرق است به آفاق، احسن زهی آتش شاباش زبانه، رزمی تو قشنگ است به فریاد زنانه، رزمی تو قشنگ است به فریاد زنانه. تو صاحب این خانه ویرانه تویی تو، عکسی منی بشکست در آینه تویی تو، تا کی به تماشای فراقی خود و خانه، این خانه فروشند و پلیدان به بگانه. تنها نگذارید و به میدانش عزیزان، شاهین که پرید از پی پرواز و زیلانه، رزمی تو قشنگ است به فریاد زنانه، رزمی تو قشنگ است به فریاد زنانه. ای در دلی ما گشت طوفان و سی شبانه، نوری که نهان گشت از تیری زمانه، خواهی بدراریم غم و دیوار از خانه، وقت است به رزمی من و تو شانه به شانه. طالب نامێکی تری بەرنامەکەمان لەبەردەستە نامەی کاک حەسەنە نووسیبێتی ئەحمەد خاتەمی یەکێک لە ئیمامانی نوێژی جومعە وتوویەتی زانیاریەکی مۆسیق گەیشتووەتە بەندەکە لە ڕۆژانی کۆتایی هێرشی دژمنی سەهیۆنیست ڕابەری گۆرەی شۆڕش چەند جار بە لەبەرکردنی جلی سەربازی بڕیاری ئامادەبوون لە خەتی پێشەوەی جیهاد دژی دنیای کۆفریدا بوو، بەڵام هەر جارێک چەند فریشتە دابەزین و سرە ڕای پێداگری ڕابەر مانەعی ئامادەبوونی حەزرەتی ڕابەری گۆڕە لە جبهەی جەنگ بوو. کاک حەسەن لە ئێدامەدا نووسیەتی وە دیارە فریشتەکان نەیانهێش فەرماندەی گشتی هێزەکان لە جبهەکاندا ئامادە بێت. لە سەدەی 21دا ئەوەیە کە کەسانێکی وا حکمی وڵاتێکی 85 ملیۆنی بکەن هەر دەبێت تەئەسف بخۆین. ئێستا 10 ڕۆژە جەنگ تەواو بووە. بەرچاوترین فەرماندەکانی وەلی فەقیب لە هەمان کاتا تاوانکارترینیان گرنگترین دیزانەرەکان و مێشکبیرکەرەوەی ناوەکی سیستم لە ناوچوون. سێ ناوەندی سەرەکی پیتاندن و هەڵگرتنی مادەی ناوەکی واتە فۆردۆ، نەتەنز، ئەسفەهان و دەیان و ڕەنگە سەدان ناوەندی سەربازی ناوەندەکانی فەرماندەهی و ژێرخانەکانی ئێران بە نرخی سەدان ملیارد دۆلار لە ناوچوو بوون کە بوون بە دووکەڵ. بەڵام ڕابەری بەرەزی شۆڕژ وەلی ئەمری مسلمانانی جیهان فەرماندەی گشتی هێزەکان لە کونی مشک شاردراوەتەوە و هێشتا فریشتەکانی ئێلاهی دەوروبەری گەمارۆیان داوە و ڕێگەی ئاشکرابوون و لە بەرکردنی جلی شەڕ و فەرمایندەییکردنی ئۆردوی ئیسلامی پێنادەن. دەتوانی بڵین ئاین نەک هەر ئەفیۆنی خەڵکە بەڵکو و ساختەکاری و پێشەگوانەگەریە لە مێژوو ڕاستی و زانیاری. بەڕاستی ئاخوند و واعزاینیەکان زیان بەخشترین بوونەوەری ناو کۆمەڵگان. ئەمانە لە جیاتی حکومکردن دەبێ بەڕێ بکرێن بۆ ناو غار و حجرەکان کە هەر خەریکی ڕاوێژکردن لەگەڵ فریشتەکانی ساختەی خۆیان بن. کاک فەڕۆخ لە نامەیەکدا ئامۆژگاری هەیە بۆ هێزە ئەمنیەکانی ڕژیم لە کوردستان و دەڵێ ئەگەر بە دوای سیخوڕی ئیسرائیلدا دەگەڕێن دەست لەسەر خەڵکی کوردستان و بە تایبەتی گەنجان هەڵبگرن خەڵکی کوردستان ببورن خەڵکی کوردستان ساڵانەکە بە دوای مافە پێشێلکراوەکانی خۆیاندا ئەگەر بە دوای سیخوڕدا دەگەڕێن سەر بە ماڵی ڕابەری و شۆڕای ئەمنیەتی ملی و ستادی فەرماندەهی هێزە چەکدارەکان دابکەن. لە شەمخانی و کوڕەکەی حەسەن بپرسن کە لە 10 خولەک پێش فڕاندنی موشک بۆ ماڵەکەی بۆچی ماڵەوەی بەجێهێشت. لە قەعانی بپرسن کە هەموو کەسوکاری دەوروبەری کوژراون و ئەو هێشتا لە شوێنەکەیەتی.
لە هیدایەتوڵڵا فەرزادی سەرۆکی بکوژ و تاوانکاری زیندانی ئێڤین بپرسن کە دەخولێک پێش هێرشەکە چۆناچۆن بوو کە لە زیندان هەڵات. بەڵێ دەست لەسەر خەڵکی کوردستان هەڵبگرن، سیخۆر لە بن گوێی خۆتاندایە. ئێوەش دەزانن کە کاری ئەم ڕژیمە تەواو بوو لە سەرەتای ڕووخاندایە کەواتە وریابن و هەموو پردەکانی دوای خۆتان مەڕوخێنن. لە هەموو ئەم ساڵانەدا ڕووخانی دیکتاتۆرەکانتان بە چاوانی خۆتان بینیوە و دوای نمونەکەشی دیکتاتۆری سووریا بوو کە بە یارمەتی ڕووسیا و حکوومەتی ئیسلامی بازم نەیتوانی خۆی بگرێ و ڕای کرد. کارێک مەکەن سبەینە خەڵک بەزەیی پێتاندانێت دەست لە ئەزیەت وازاری گەنجان هەڵبگرن، بە مۆبایلەکانیان گیر مەدەن، بە ستۆریەکانیان بە ڕەفتار و پێکەنین و خۆشیەکانیان گیر مەدەن، زەخمە چخەنە سەر خێزانی زیندانیە سیاسیەکان، بە چالاکوانی مەدەنی گیر مەدەن و هەڕەشە مەکەن، بە ژنان و کچان بەهۆی حیجاب گیر مەدەن. دەزانن بەم کارانە پەروەندەتان قورستر دەکەن و سبەینەی دوای ڕووخان دەبێت وەڵام دەرەوەی کردەی ئەمڕۆتانە. کاک فەڕۆخ لە کۆتاییدا دەڵێ پاشان ئامۆژگاریتان دەکەم تا درەنگ نەبووە ڕیزەکەی خۆتان لە ڕیزی ڕژین جیا بکەنەوە بچنە لای خەڵک. شک مەکەن کە خەڵکی کوردستان لەم حاڵەتەدا باشتر ئەمنیەتان دەپارێزن. بڵێ سپاس بۆ کاگە فەڕۆخ. سەرکەوتنی دیکتاتۆر چۆنە؟ کاگە ئەلبۆرز نووسیویەتی لە سێمین پەیامی خامنەیی لە شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران کە لە حەشارگەکەی خۆیدا ڕوو بە دنیا و خەڵک بڵاوی کردەوە باسی سەرکەوتنی خۆیان و تەنانەت نابودی دژمنانی کرد. ئەو پەیامە بۆ هەموو ئەوانەی کە لەو 12 ڕۆژە چرکە بە چرکە هەواڵەکانی شەڕیان ڕووماڵ کردبوو جێگەی سەرسوورمان بوو کە ئەوە چ سەرکەوتنێکە. بێگومان ئەوە نەک سەرکەوتن بەڵکو شکستێکە کە کۆماری ئیسلامی زیاتر لە ناوچوون نزیک دەکاتەوە، بەڵام لە ڕوانگەی خامنەیی سەرکەوتنە. بیری ئەو قسە کەوتم کە لە باوەڕی شیعەدا شکست نییە، هەموو شکستێک سەرکەوتنە. بۆ خامنەی گرنگ نییە ئێستا ئاسمانی وڵاتەکەی لە دەستانیە، بەڵکو ئەو بیتەکەی و مانەوەیەتی بۆ بەردەوامی دیکتاتۆری ئەوە سەرکەوتنە. بۆ خامنەی گرنگ نییە دەستە ژێنەرال و زانای ئەتۆمی و هەزارانی دیکە دەکوژرێن. ئەو بۆ خۆی زیندووە و موشتەباش لە تەنیشتی کەوابوو بۆ ئەو سەرکەوتنە. بۆ خامنەی گرنگ نییە تریلیۆن دۆلاری مەملەکەت بۆ بەرنامەی ناوەکی بەکارهێنراوە ئێستا هەموو بۆتە خۆڵەمێش، بەڵکو ئەو لە حەشارگەکەیدا زیندووە کەوابوو سەرکەوتووە. بۆ خامنەی گرنگ نییە کە دوای 40 ساڵ شەڕی ئایدۆلۆژی فکری لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا ئێستا بە تەواوەتی تەسلیمی ئەوان بۆ وەزیری دەرەوەی ئێران بە ئیزنی ئیسرائیل دەتوانێت بە فڕۆکە سەفەر بکات، بەڵکو ئیزنی ژیان بە خامنەی دراوە ئەوە بۆ سەرکەوتنە. لیستی ئەو بابەتانەی کە بۆ خامنەی گرنگ نین زۆر درێژە، بەڵام ئەوەی کە خامنەی دەرفەتی دیکەی بۆ سەرکەوتنی خەڵک بەدەستێناوە تەنانەت ئەگەر ئەو دەرفەتە یەک ڕۆژ بێت ئەوە سەرکەوتنێکی گەورەیە بۆ دیکتاتۆر. وەکو هانە ئارنێت نووسیوێتی هەموو دیکتاتۆرەکان 15 خولەک پێش ڕووخانیان خۆیان بە سەرکەوتوو دەزانن. بەڵێ بە ناوبڕێک وەربگرین. فەرموون بابینەوە شەرماندوو نەبن. بەنامەی هاوڕە شیلانەوە دێنەوەلات. مرگ ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر یه حرف ساده که تموم حرفه یه بغض کهنه که عمیق و ژرفه برای آدم ها سرود باور برای دیکتاتورها وحشت آور مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر یه سرزمین سرود آشنایی پر از صدای روشن رهایی یه سرزمین میونه خون و خنجر میخونه از همیشه پرتوان‌تر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر چرا از خشم شبانه پر کن وطن رو از نور و ترانه پر کن مردم ما نبد میخوان نبدتر جهان بیا بشنو حرف آخر
هاوڕێ شیلان لە نامەیەکدا نووسیوێتی 46 ساڵە دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەسەر کارە. لەم 46 ساڵەدا خەڵکی ئێران نرخی چەند کارەساتیان داوە. کارەساتی دامەزرانی حکوومەتی محەممەدی، کارەساتی حکومڕانی لەسەر بنەمای عەدڵی ئیلاهی، ئێستاش کارەساتی شەڕەبینن. ئەمە لە کاتێکدایە کە تەنانەت هیچ کام لەو بانگەشانە کە بۆ ئەم کارەساتانە دەکرا جێبەجێ نەکراون. 46 ساڵ لەسەر موشەکەکان شعاری لە ناوبردنی ئیسرائیلیان بە زمانی عیبری نووسی و وڵاتیان خستە سەر جۆرەها گەمارۆ هەڕەشە و بەڵام پاش دەستپێکردنی شەڕگوتیان ئەگەر ئیسرائیل ئاگربەس بکات ئێمەش ئاگربەس قبول دەکەین. 46 ساڵ گوتیان دەستپێکردنی شەڕ لەگەڵ ئەوان، بەڵام کۆتاییەکەی ئێمە دیاریەکەین. لە کاتێکدا ئەوان واتە ئیسرائیل و ئەمریکا هەم دەستپێکردنەکەیان دیاری کردو هەم کۆتاییەکەشی. گوتیان ئەگەر پەلامار بکەنە سەر ناوەندە ناوەکیەکانمان واتە ناوەندە ئەتۆمیەکان دیمۆنا ناوەندی ئەتۆمی ئیسرائیل دەکەین ئامانجی پەلاماری خۆمان. پەلامار کرا سەر تەواوی دامەزراوە ناوەکیەکان، بەڵام نەیانتوانی یەک پەلاماری ئەگەر بێهێزیش بوو بێت بۆ سەر یەکێک لە دامەزراوە ئەتۆمیەکانی دوژمە ساز بێت. خەڵکی ئێران نرخی کارەساتی پیتاندنی لە ئاسی دروستکردنی چەکی ناوەکی دەدەن، بەڵام ئێستا بە پیتاندنی 3% ڕازی بوون. خەڵکی ئێران نرخی شعاری لە ناوبردنی ئیسرائیل و ئەمریکا دەدەن، بەڵام ئیسرائیل کاتی شەڕ دیاری دەکات و ئەمریکا کاتی ئاگربەست. ئایا کاتیەوە نەهاتووە کە کۆتایی بەم نرخدانانە بدرێ؟ خەڵکی ئێران کۆتایی دەسەڵاتی ئیسلامی ڕابهێنن. بەڵێ زۆر سپاس تالب بە بڕۆینە سەر نامەی هاوڕێ ناهید لە پەیامێکدا نووسیوێتی ئادامی سێ کۆڵبەر لە فەزای تەنگی سیاسی پاشجەنگ نەک هەر لە ڕووی دادڕەسیەکی عادڵانە نەبوو، بەڵکو نمایشێک بوو لە هێزشکاندنی کۆماری ئیسلامی لە شکستی جەنگی 12 ڕۆژە. ئەم سێ کەسێک کە پێشتریش لە زیندان بوون بە تۆمەتێکی بێبنەوە لە بێدەنگیدای عەدام کران، نەک بەهۆی هەڕەشێکی ڕاستەقینەوە، بەڵکو وە قوربانی نیشانەی بۆ ترساندنی خەڵکێکە ساڵانە لە بەرامبەر سەرکوتدا ساڵانێکە لە بەرامبەر سەرکوتدا ڕاوەستاون. ئەوان کۆڵبەر بوون، کوڕانی چیا و هەژاری، نەک بە هەڵبژاردن بەڵکو لەسەر ناچاری، چونکە لە ئەنجامی تەبعیز بێکاری بەرفراوان و دووەکەوت و ڕاگررتنی ناوچە سنووریەکان لەلایەن ڕژیمەوە کۆڵبەری بۆ زۆر کەس لە کوردستان تاکە ڕێگای زیندومانەوەیە. کۆمەڵگای کوردستان کە هەمیشە پێشەنگی ناڕزایەتی و داواکاری بووە، جارێکی تر تاوانی جەسارەت و هاواری مافوازانەکەی دایەوە. بەڵام ئەم ئێعدامانە سەرەڕای تاڵی و ئازارەکانیان سەرەتای قۆناغێکی تری بەرخۆدانن. خەڵک بە زیندوو هێشتنەوەی ناوەکان، گێڕانەوەی چیرۆکەکان و ڕاوەستان لە تەنیش خێزانە خەمبارەکان ڕێگە نادەن ئەم تاوانانە بسپێدرنە فرامۆشکردن. چیرۆکی ئێران لە داهاتوودا نەک حکوومەت بەڵکو ویست و ئێرادەی خەڵک بۆ دروستکردنی ژیانێکی شایانی مرۆڤ دەنووسێتەوە. ئەم خواستە ئەم ویستە کۆمەڵایەتیە درەنگ یازوو ڕێگای خۆی دەدۆزێتەوە کۆماری ئیسلامی زیاتر و زیاتر بەرەو لە ناوچوون دەبات. هەڵوێستەکانی کۆماری ئیسلامی نەک نیشانەی هێزن بەڵکو ڕنگدانەوەی قۆڵترین ترسیانە لەو ئاگرێکە لە دڵی خەڵکدا ڕووناکماوەتەوە، ئاگرێکە لەگەڵ هەر ئەعدام و سەرکوتێک شعلە زیاتر دەکات. ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان آزادی. بیا بیا تو هم کنار من، بخوان بخوان هوای رزممان، سرود روشن سپید از پس شبان، صدای غرش رهایی و خروش من، که زد جوان لانه ای از این سرود من، شکفتنی که شد نشان ما در این جهان. بیا بیا تو هم کنار من، بخوان بخوان هوای رزم من، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی. کاک فەیسەڵ لە یادداشتێکدا نووسیوێتی لە یەکەمین ڕۆژەکانی دەستپێکردنی هێرشی ئیسرائیل کۆماری ئیسلامی بە بیانوەکانی وەک بڵاوکردنەوەی هەواڵی شەڕ بە سوودی ئیسرائیل، پەیوەندیکردن لەگەڵ میدیاکانی دەرەوەی وڵات،
هاوکاری لەگەڵ ئیسرائیل یان سیخوڕی بۆ ئەو وڵاتە دەستی کردووە بە دەستگیرکردن. هەروەها شەپۆلێکی نوێی دەستگیرکردنی خەڵکی ئەفغانستانی لە پەنا ئەوەیە دەست پێ کردووە. مەجلیسی شۆڕای ئیسلامیش پرۆژەی توندکردنی سزای هاوکارانی ئیسرائیلی پەسەند کرد. بەپێی یاسای نوێی سیخوڕی یان هاوکاری لەگەڵ دەوڵەتە دوژمنەکان لەوانە دەوڵەتی ئەمریکا وەک مفسد و محاربەدا دەنرێت و بە سزای نووسراو لە بڕگەی 286 یاسای سزای ئیسلامی واتە بەش سزای ئیعدام دەکرێت. بەڵێ گومان لەوەدان یەکە پەسەندکردنی ئەم یاسایە و دەستگیرکردنە بەرفراوانەکان بە بیانویستی خۆڕی لە ڕاستای دامەزراندنی فەزای ترس و تۆقاندن لە کۆمەلگایە تا دەرکەوتنی ناڕەزایەتیەکان دوای شەڕ ڕێگری بکات. بەرپرسانی کۆماری ئیسلامی دەزانن کە هەر ڕەشەی سەرەکی بۆ مانەوەی حکوومەت نەکسی خۆڕەکانی ئیسرائیل بەڵکو هاوڵاتیە ناڕازیەکانی ئێرانن کە حکوومەتێکی بێکەڵک گەنگەڵ و سەرکوزگەریان ناوێت. سیخۆڕەکانی ئیسرائیل لە نێو بازنەی دەسەڵات و هێزە ئەمنیەکانن ئەوانن کە هەواڵی وردیان لە جموجۆڵی سەربازی و ئەمنیەتی هەیە. لەگەڵ توندبوونی دەستگیرکردنەکان بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل، محسن یێژەئی سەرۆکی دەسەڵاتی دادوەری کۆماری ئیسلامی لە قسەکانی داوتی کە تۆمەتبارەکان پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل دەبێت زۆر خێرا و بە لەبەرچاوگرتنی دۆخی جەنگی دادگای و سزا بدرێن. هەروەک باستکرد ژمارەی بەرچاوی دەستگیرکراوان کۆچبەرانی ئەفغانستانی دانیشتووی ئێرانەکە لە جەهەنەمی حکوومەتی ئاینی تاڵیبان ڕۆیان لە جەهەنەمی حکوومەتی ئاینی زاڵ بەسەر ئێراندا کردووە. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران پێشتر لەگەڵ 83 ڕێکخراوی مافی مرۆڤی تردا لە زیادبوونی ئادامی هاوڵاتیانی ئەفغانستان نیگەرانی دەربڕیە و ئەوانی وەک هەم هەزینەترین قوربانیانی ئامێری ئادامی کۆماری ئیسلامی ناوبردبوون. لەم ڕووەوە پێویستە و ئەرکی هەمووانە وێ ڕایدرێژەدان بە خەبات و تێکۆشانەکان دەست بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی. بەڵێ کاک فەیسەڵ ئەروە لە درێژەدا ئاڵێت کە کۆماری ئیسلامی پتر لە هەمیشە بیری لە پشتگیریکردن لە هاوچارە نووسە ئەفغانستانیەکانی خۆیان بکەنەوە. بەر لە هەموو شتێک پێویستە پڕواکەندەی درۆیی و نەژاد پەرستانەی شۆڤێنیستەکان پوچەڵ بکرێتەوە. پێویستە بە هەر شێوەیە کە دەکرێت بەرامبەر بە هەر هێرشێک لەلایەن مەئموران شۆڤێنیستەکان و هاوڵاتیانی بێئاگای ئێرانی بۆ سەر ئەم خەڵکە کە زۆربیان کرێکارن یارمەتی دەریان بن. پێویستە کاتێک دەکەونە ژێر چاودێری و بە دوواداچوون پەنایان پێ بدرێت. ئەم هەنگاوانە ئەرکێکی ئینسانیە و بەرەی خەباتی جەماوەر دژ بە کۆماری ئیسلامی زۆر بەهێزتر دەکات. بەڵێ سپاس بۆ کاک فەیسەڵ. ئەچمە سەر بابەتێکی تر ئەلبەت هەر لەم پەیوەندیەدا کاک لوقمان لە یادداشتێکی تردا نووسیوێتی لە کۆتایی زلزلەی 12 پلەی جەنگ کە ئێران ڕۆژهەڵاتی نێوەڕاست و جیهانی لەرزاند بازاری گرتنی خائن لەلایەن دەستگا ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بەتوندی بڵاو بووە هەر کەس و ناکەسێک بە ئامری خائن دەدۆزێنەوە هاتوونەتە مەیدان تا لە جلی خزمەت بە وڵات و ئاڵا گۆیا خائنەکان کۆبکەنەوە. گۆیا هۆی شکەست یان وجودی بەرفراوانی سیخۆڕەکانی دژمن لە وڵات لەلایەکی ترەوە لە ئینگرانی گەڕانەوەی سەڵتەنەت و ڕەزا پەهلەوی ئێستا هۆکاری شکەست و دواخستنی دەرفەتی سەرکەوتنیان بە خەڵکی بێوەفا و خائنی ئێران دەزانن کە گوێیان بە بانگەوازی جەنابی شازادە نەدا و بۆ تەواوکردنی کاری حکوومەت نەهاتنە شەقام. کۆماری ئیسلامی بۆ مانەوە لە دەسەڵات و سەڵتەنەت خوازان بۆ گەیشتن بە دەسەڵات خەڵک بە بێوەفا و خائن دەزارن. هەردوو لا سەروبنی یەک قماشن دژ بە خەڵک و ئاوات و ئارەزوەکانی ئەم خەڵکە. دوو ڕۆتی دژ بە خەڵکن، یەکیان جارێ لە دەسەڵات و ئەوەی تریان ماتڵی دەسەڵات. هەردوو لا لەسەر درۆ و شارلاتانی بنیادناوە و تیادا خەڵک یان ڕعەتن یان ئۆمەتی بێئێرادە. وتم هەردوو ئەم ڕۆتانە خەڵک بە خائن دەزانن، بەڵام بە بڕوای من خائن بە خەڵک و نیشتمان تەنیا خامنەی و شازادەی ماتڵی دەسەڵاتە. وەڵە بە تایبەتی گرنگکە زۆر گرنگە لەم ڕۆژانەی پڕ لە تەنگژە و مەترسیەدا ئێمە ڕۆشنبیرانی بانگەوازکەری ئازادی و دیموکراسی دژ بەم سیاسەتانە کە تەنیا دژایەتی لەگەڵ ئیرادەی خەڵکە قسە بکەین و ڕاستەوخۆ بڵین خائین و بێوەفا خۆتانن کە لە پێناو دەسەڵات ئەوەی نەهامەتی بێت تووشی ئێران و خەڵکی ئێرانتان کرد. نابێ مەجال بهێڵینەوە کە ئەم فەزای خائین دۆزینەوە پەرە بسێنێ. ڕوون و ئاشکرا دەبێت بڵین ئەگەر بە دوای خائیندا دەگەڕێن ڕوو لە دەستگای حکوومەت و سپای پاسداران و دەستگا ئەمنیەتیەکان بکەن، سیخوڕەکانی ئیسرائیل لەوێن. ئێمە تەنیا خۆمانمان هەیە. ئەوان
ئێمە بەخاین دەزانن ئێمە ینی زۆربەی خەڵکی ئێران دژ بە کۆماری ئیسلامین و دەمێکە هاواری نەمان و فوتاندنی کۆماری ئیسلامیمان بەرز کردوێتەوە ئێمە بایەخێک بەگەڕانەوەی سەڵتەنەت نادەین و فریبی ڕیاکاری ئەوان ناخۆین و بڕیار و ڕاگەیانەکانیان لامان بێ ئەرزشە ئێمە خۆمانمان هەیە زۆرین بەڵام چون پڕ و بڵاوین ئەوانەی تر حکممان بەسەردا دەکەن یان ماتڵن دوای حکمی یان ماتڵن دوای حکمی خۆیان بکەن ئێمە دەبێت یارمەتی یەکتر بدەین تا لەم ئەزمونە گەورە بەڵام تاڵە فێر ببین و تێبگەین کە ئێمە وە خەڵکی ئێران خەڵکی ستەمدیت و لە شاو شێخ و تەنیا خۆمانمان هەیە و دەبێت هێزی پەرژوبڵاوی خۆمان سەر یەخین و حکمی خۆمان بکەین. سپاس بۆ ئەم بینەرەمان ناوبڕێک وەربگرین تا لە اینجا چینە سەر بابەتی.
کسی هێشتا لە دەرکێ ژیان سەرێ بازم ئەگەرچی دەرکەوانە دەوێ بە ئەم سەرێ بازە هەرێ نادا ئەگەرچی دەرکەوانە دەوێ بە ئەم سەرێ بازە هەرێ نادا کاک هومایون لە نووسراوەیەکدا دەڵێ پەلاماری ئیسرائیل بۆ سەر ئێران ئێستا کۆتایی هاتووە و ئاگریچەکەکان کە 12 ڕۆژ مردن و وێرانکاری لە هەردوو وڵاتدا بەدوا خۆی داهێنا کوژاوەتەوە. ئێستا هەریەک لە حکوومەتەکان و دەسەڵاتەکانی ناو ئەم شەڕەدا هەوڵەدەن چیرۆکی سەرکەوتنی خۆیان سەربخەن. بە بڕوای من لەگەڵ کۆتایی هاتنی ئەم شەڕە 12 ڕۆژەیە ڕەنگە ئێران بچێتە سەردەمێکی نوێوە و چیتر نەتواندێت بە سەردەمی پێش ئەمە بەراورد بکرێت. بۆیە ئێستا گفتوگۆ لەسەرەوەی کێ تاوانبارە و کێ شەڕەکەی دەست پێ کردووە کەمتر دەتوانێت یارمەتی ئەو شتانە بدات کە لە ڕوبەڕووماندایە و لە پێشمانەوە. بەڵێ کاک هومایون لە بەشێکی تری نووسراوەکە داڵێ جەنگی 12 ڕۆژە و کۆتایەکەی لێدانێکی سەختی بە خەیاڵێکدا. ئەو خەیاڵەی کە لە ئێران و لە نێوان بەشێک لە خەڵک بە هێواشی ڕەگیدا کوتابوو. خەڵکێک کە بۆ ڕزگاربوون لە دیکتاتۆریەت و حکوومەتی ئیسلامی چاویان بە ئاسمان هەڵبڕی بوو. قسە ئەوە بوو کە ئەمریکا و ئیسرائیل دێن و چوار بۆمب فڕێ دەدەن، خەڵک دێنە شەقام و کۆماری ئیسلامی کاری تەواو دەبێت. لەم خەیاڵەدا هاتنی شەقامی خەڵکیش ئەوەندە گرنگی نەبوو. ڕووخاندنی کۆماری ئیسلامی بنەڕەت بوو. ڕەنگە لە ڕێگای کوشتار و لە ناوبردنی هەموو سەرۆکە سەربازی و سیاسیەکانی حکوومەت. لەگەڵ ڕاگەیاندنی ئاگربەست ئەو خەڵکەی کە دڵیان بە ئاوا ڕێگایەک بەستە بوو ڕەنگە لە هەمیشە زیاتر بێهیوا بوو بێتن. بڕیارێکی دۆناڵد ترامپ سەرکەوتنی لە دەست ڕفاندن و ئاهەنگی سەرکەوتنی بۆ دواخستن. بۆیە ئێستا نەفرەت لە ترامپ دەکەن. ئەم خەیاڵە لە ساڵانی دواییدا لە ئێران بە خێرایی بڵاو بووەوە. باڵی ڕاستی ڕەوەندی پاشایەتی خوازی تۆندرۆ ببوو بەدەم ڕاستی و لە هەموو ئامرازێک کەڵکی وەردەگرت تا پەرەی پێ بدات و ڕێکخراوی بکات و پاڵپشتی بۆ دروست بکات. بەڵام پاشایەتی خوازان باش دەزانن لە هەر ئەگەری گۆڕانکاری لە ئێراندا کەمترین دەرفەتیان دەبێت. خۆشترین دەرفەتیان بۆ گەیشتن بەدەسەڵات لە پەنای بۆمب و فڕۆکەکانی ئەمریکی و ئیسرائیلی بووە و دەبێت. ئەوان پیاوان و ژنانی تێکۆشەری مەیدانی بزوتنەوەی کرێکاری و خەڵکی زەحمەتکێش نین. لە ئاوا جوڵانەوە و بزوتنەوەیەکدا نەک هەر ئاویان بۆ گەرم نابێتەوە، بەڵکو ئەم بزوتنەوە توانای ئەوانیان هەیە کە بە خێرایی دشت بە بەرنامە و ئامانجەکانیان هەنگاو بنێن، چون دوو ڕەوتی جیاوازی کۆمەڵایەتین. ئەوان چارەیان نییە هەموو هێلکەکانیان لە سەبەتەی نەتانیاهۆدا دابنێن و بۆ سەرکەوتنی نوێژ بکەن. کوشتاری گشتی لە غەزە بۆیان گرنگ نییە. دووبارە بوونەوەی لە ئێرانیش دەتوانن بەڕەوا بزانن و بۆیان گرنگ نەبێ. هەموو ئەمانە نرخی سەرکەوتن بۆ ئەوان دەبێت. بەڵام خەڵکی ئێران وەک ئەوان دەست و پێیان بەستراو نییە، دەتوانن ڕێگای باشتر بنێن. بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران بە پشتبەستن بە خۆیان بۆ دروستکردنی ئێرانێکی ئازاد و دیموکراتیک بژاردەیەکە کە خەڵکی ئێران تەنیا بەهێزی یەکگرتووی خۆیان دەتوانن بنیادی بنێن. بڵێ پرۆپاگەندای ڕاستی تۆندڕەوی پاشایەتی ژەهرێک بوو کە لە کۆمەڵگە ئێراندا دەرزیکرا. خەڵک لاواز و ناتوانن و حکوومەتی ئیسلامی لە بەرامبەریاندا توانادار و ڕەهانیشاندرا. بە خەڵک وەهم بکراکە ناتوانن لە گۆڕانکاری لە وڵاتی خۆیاندا دەور بگێڕن. دەبێت دڵ بە تاوانبارێک وەک نەتانیاهو ببەستن تا بێت و بە ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئەوان ئازاد بکات. ئەمە ڕاست بە پێچەوانەی ئەو بۆچوونەیە کە خەڵک بۆ هەر گۆڕانکاریەک زیاتر لە هەر شتێکی تر پێویستیان پێەتی. باوەڕ بە هێزی خۆیانە. ئەم خەیاڵە لێدانی بەرکەوتووە.
خەڵکی زیاتر بە بەچاوی خۆیان بینیان کە ناتوان بۆ ئازادی دڵ بە بۆمب و هەڵگرەکانی وڵاتێکی تر ببەستن، ئەویش وڵاتێک وەک ئیسرائیل، چونکە ئەم هێزانە دەتوانن لە ماوەی یەک شەوە بۆ بەیانی هەموو ئاوات وارەزوەکانیان بەوا بدەن. حکوومەتی ئیسلامی هەوڵ دەدات بە هەر ئامرازێک پاڵپشتی ئەم خەیاڵە بکات. لێرەدا لەگەڵ قسەکردنی ڕاستی تۆندڕەوی پاشایەتی خواز یەک دەگرێتەوە، خۆی وەک دەسەڵاتی ڕەها و خەڵک وەک لاواز و ناتەوان نیشان دەدات. حکوومەتی ئێران ئێستا بریندار و برینی بەرکەوتووە، تۆڵەی ئەو لێدانانەی کە بەرکەوتووی وەک هەمیشە لە خەڵک دەکاتەوە. کاریگەری جەنگ خۆی نیشان دەدات. زەوت و فشار ڕەنگە بۆ ماوەیەک زیاتر بێت. زۆرینەی خەڵکی ئێران دژی حکوومەتی ئیسلامین و داوای ژیانێکی ئازاد و شایستە دەکەن. هەر بۆیە کۆماری ئیسلامی ناتوانێت بۆ درێژماوە خۆی دەرباس بکات. بزوستنەوە کۆمەڵایەتیەکان دەبێت یارمەتی بدرێت، دۆخی سەرخۆشی و بەهێوایی بگوازرێتەوە بۆ ڕێڕەوی ڕاست. دەبێت بگەڕینەوە بۆ هەمان ئەو خاڵانەیە کە ساڵان خاڵی پشبەستنی بووە. هێزی شکست نەخۆری خەڵک هەمان ئەو شوێنێکە لە جوڵەی ژنجیان ئازادیدا لێ دروست بوو. بەڵێ نووسەر هەروەها دەڵێ دوژمن هێشتا لە جێگەی خۆی دانیشتووە، ئەوەی دەتوانێت ئەم دوژمنە لە پێ بڕۆخێنێت ئێمەی خەڵکین. بەکاری سەخت بەردەوام هۆشیارانە و ڕێکخراوەیی دەتوانین بێهیوایی و سەرخۆشی لە بارودۆخی گشتی کۆمەلگا دوور و دوورتر بکەینەوە. هەزار جار بڵین و دووبارەی بکەینەوە کە بۆمب و فڕۆکەی ئیسرائیلی ئەمریکی ئازادی و ڕزگاری لەگەڵ خۆیدا ناهێنێت. هەزار جار بڵین و دووبارەی بکەینەوە کە حکوومەتی ئیسلامی هەتایی نییە و شکست دەهێنێت. تەماشاکردن لە ئاسمانەوە دەبێت ئاراستەی شوێنی کار و کارگە و گەڕەک و شەقام و ماڵ بگرێت. بۆ کۆتایهێنان بە حکوومەتێک کە بەشێکی گەورەی خەڵکی ئێران ئارەزووی دەکەن، دەبێت ئارەزوو بکرێت بە هیوا و هیوا بکرێت بە هوشیاری و هۆشیاری بۆ ڕێخستن و تێکۆشان. وەک دەیمانگی ساڵی 96 وەک ئابانی 98 وەک بزوتنەوەی ژن ژیان ئازادی. ئەگەر چەکەکان کۆ بکرێنەوە، کرێکاران دیسان ناڕەزایەتی دەکەن، خانە نشینان دیسان دێنە شەقام، مامۆستایان تۆوی هوشیاری دەچێن، زیندانەکان پەیامی هیوا دەنێرن و دەنگەکان دژی حکوومەتی دیکتاتۆری بەرز دەبنەوە. لەگەڵ ئەمانەدایە کە بزوتنەوەی ئێمە بۆ ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی دروست و شکست نەخواردوو دەبێت. ئەوەی شکستی خواردوو بێهیوا بوو ئێمە نەبووین، چون هەر لە سەرەتاوە دژی شەڕ بووین و هیوامان بە هیچ هێزێکی تر جگە لە خۆمان نەبوو. ئێستا کە شەڕ وەستاوە نۆرەی ئێمەیە کە چالاکی و خەباتی خۆمان درێژە پێ بدەین. ئەمە فەقی ئێمەیە لەگەڵ ئەوانەی کە بێهیوا بوون. دیسانم ڕۆ ڕۆژی خەبات و بەرخودا، شەقامەکان سوورن لە خوێنی شەدیدا. بیا به جنگ امروز برای آزادی، به مادرین میهن دوباره جان دادی. ژن آزادی، زن زندگی آزادی. ژن آزادی، زن زندگی آزادی. ژن آزادی، زن زندگی آزادی. هزار ژینا لزاری گندر کود به شوقی آزادی. هاوپارکی ژێرگولەی لەوانی کوردستان هاواری بەڕێزی ئازادیان نەبات. صدای زنجاویز خشم دیرینه به لرزه آورده بوته پر از کینه. قیام یک نسل پر از غرور و شور، توان دشمن را برده سوی گور. ژن آزادی، زن زندگی آزادی. ژن آزادی، زن زندگی آزادی.
سلاح ما خشم و شعار و مشتی سنگ نواهمه دارند از بند و از زنجیر نمی‌گریزند از شلیک گورتی küçük vahima şoğuş seri halda Gülle köri düşmün singi gali peka Dürüş mi azali bu şey jinujiya Ramzi khabati galbişi dayir kara Jinjiyan azadi zan zendegi azadi Jinjiyan azadi zan zendegi azadi بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەیە ئەم هەفتێ ئێمە بینەران زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون چاوەڕێنامە و ئیمەیلی هەرچێ زیاتری ئەوەی خۆشەویستین بۆ ڕازاندنەوەی بەرنامەکە خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و نامە و ڕاو بۆ چوونی خۆتان بۆمان بنێرن زۆر سپاس کە بینەرمان بوون زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون هیوادارین ناوڕۆکی بەرنامەکان جێی سەرنجسا بوو بێ کەڵکی پێویستان لێ وەرگرت بێت و تا ئێمە و بینەرانێکی تر بە یەگەشتنەوەیکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرین و ماڵەوە.